چەند ڕۆژێکە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان نرخی بنزین لە بەرزبوونەوەی بەردەوامدایە، ئەوەش نیگەرانی شۆفێرانی لێکەوتوتەوە. لە پارێزگای هەڵەبجەش نرخی بنزین بەرز بۆتەوە و شۆفێران داوا لە لایەنە پەیوەنددارەکان دەکەن چارەسەری و کێشەیە بکەن. بۆ زانیاری زیاتر ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە سامان فەتاح پەیامنێری پەیاممان لەگەڵە. سامان، نرخی بنزین بۆ چەند بەرز بۆتەوە و هۆکارەکانی چین؟ بەڵێ کاک زانا، سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. هاوشەوی پارێزگاکانی تری کوردستان بەتایبەت سلێمانی کە ڕێژەی بنزین نرخی بەرز بۆتەوە، لە پارێزنووری پارێزگای هەڵەبجەش نرخەکە بەرز بۆتەوە بەپێی ئەو بەدواداچوونانەی کە من کردومە. وەکاری گرانبوون و بەرزبوونەوەی نرخی بنزین دەگرێتەوە بۆ گرانبوونی نرخی نەود لە جیهاندا کە لە ئێستادا بەرمیلێک نەود لە بازارەکانی جیهاندا بە $80 دەفرۆشرێت. من ئێستا لەیەکێک لە بەنزینخانەکانی شاری هەڵەبجەم و مەبەستمە گفتوگۆ لەگەڵ خاوەنی ئەم بەنزینخانەیە بکەم و وەکاری گرانبوون و بەرزبوونەوەی نرخی بنزین لە خاوەنی ئەم بەنزینخانەیە بپرسم. کاک زانا، نرخی بنزین لە بەنزینخانەکانی هەڵەبجە چۆنە؟ جێگیر بووە خودت جێگیرە نرخەکەی خودت بەرز بووەتەوە؟ وەک خۆتان ئاگادارن ماوەیە کە لە بەنزینخانەکانی هەڵەبجە وەکو سەرتاسەری هەرێمی کوردستان نرخی بنزین بەرەو بەرزبوونەوە ڕۆشتووە. ئەوەش وەک خۆ ئاماژە پێ چەند هۆکارێکی هۆکاری سەرەکی ئەویشەوەیە کە لە بازارەکانی جیهانە نرخی نەوت بەرزبوونەوەیکی زۆری بەرچاو بەخۆیەوە بینیوە لە $50 کەشتۆتە نزیکەی $80. ئەمەش هۆکاری سەرەکیە. تەمان هۆکاری تریشی هەیە، بەس سەرەکی ترین هۆکاری ئەوەیە. تا چەند حکوومەتی هەرێم لە ناوخۆدا دەتوانێت بنزین بەرەم بێنێدا ئەو بەرەمێنانی بنزینە پێداویستی ناخۆ پڕ ناکاتەوە؟ وەڵێ ئەو بنزینەی کە لە کوردستانە بەکارێت 150 بەرهەمی ناوخۆیە. کوردستان دوو پاڵاوگەی هەیە کە یەکیان بازیان، ئەوی تریشیان پاڵاوگەی کەڵەکە لە ناوچەی هەولێر. ئەو دوو پاڵاوگەیە 150 ئەو بنزینەی کە بەکارێت لە کوردستانە ئەو دوو پاڵاوگەی بەرەمێنن. ئەو 150 تریش کە بەکارێت ئەوە لە دەرەوە هاوردە دەکرێت. ئەوەش کە گران بووە ئەو بنزینەیە کە لە دەرەوەیەت، ئەو بنزینە کە گرانە بێت ڕاستەوخۆ لە پەیوەندی هەیە بە گرانبوونی نرخ لە بازارەکانە. زۆر باشە. گرانبوون و بەرزبوونەوەی نرخی بنزین تا چەند کاریگەری لەسەر ئۆکتانەکەی بێ، جۆری و کوالیتی بنزینەکەی خراپترە بێ لە داهاتووە؟ ئۆکتانەکەی بڕوا ناکەم تەسیرێکی وای هەبێ، بەڵام خراپبوونی کوالیتەکە پەیوەندی بە وەرزی هاوینەوە هەیە. چونکە مەسەڵەن شۆفێران لە وەرزی بەهارە لە وەرزی زستانە بنزینێک بەکارهێنن، لە هاوینی شەهر هەمان بنزین بەکارهێنن. تەبان ئەمە هەتا گەرم بێ دنیا، هەتا دنیا گەرم بێ تۆ ناتوانانی ئەبێ ئۆکتانەکەی بەرزکەیتەوە، بەتایبەتی لەم وەرزی گەرمایە کە زۆربەی شۆفێران تەبرید بەکارهێنن. ئەوە هۆکاری خراپبوونی جۆری بنزین. هەڵەبجە بە بنزینی نۆرمال بە چەنەوە محەسەن چۆنە چەنی چۆتە سەر؟ وەڵێ لە هەڵەبجە بنزینی نۆرمال بەگشتی لە بنزینخانەکانە 25 دیناری چۆتە سەر، پێشتر بە 650 دینار بووە و محەسەن بە 725 25 دیناریان چۆتە سەر، واتە نۆرمال بوو بە 675، محەسەن بووە بە 750. نرخە جێگیرە بەیان چاوەڕێکرێ بەرز بێتەوە زیاتر؟ هیچ هینێک نییە، هیچ گرنتیەک نییە بۆ جێگیربوون. تەنها جێگیربوونی نرخی سوودەمەنی تەنها حکوومەت دەتوانێت. پەیامنێرمان سامان فەتاح کە لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵ